سڵاتان لە ببینەران و بیسەرانمان لە تەلەڤیزیۆنی زاگرۆس و زێد رادیۆ لەگەڵمان بن هەواڵەکانتان پێشکەش دەکەین. هاوڵاتیانی کورد لە وڵاتی هۆڵەندا وێڕای خۆشحاڵی دەربڕین با سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بەسەر تیرۆرستانی داعش لە شنگال هاوکات لە بەرامبەر ئەو لێدوانانەی دەمیرتاش و جەمیل بایک و سەرانی پەکەکە کە دژ بە کوردستانیەتی شنگال نیگەرانن و کەرکووک دامبوو نیگەرانن. پێشەکی دەستخۆشی بۆ ئەو سەرکەوتنە و بۆ پێشڕەویانەی هێزی پێشمەرگەی کوردستانەکەم کە بەسەر تیرۆرستانی داعشتا سەرکەوتون و شوێنەکانیان داگیر کردوتەوە ئینشاءالله آخر بستی کوردستان لە ژێردەستیان دەردێنین چونکە ئەو ڕەفتار و ئەو کردوانی ئەوانێکن هیچ کاتێ دینی ئیسلامی قوبولی نەوت لە هیچ سوورەت و لە هیچ قورئان و سوورەتێکە نهاتووەکە ئەو کردوانی کەەوە ئەوان بەجێدێنن. ئەما لەبارەی برێک ئەشخاصی شەوەکەوە باسی کوردستانی نەبوونی شنگال و کەرکووک و منطقەی جەلەولا و سعدیەکەن ئەوانە زۆر هەڵان بە نسبەتی شنگالەوە لە ساڵی 52 پێش ئەوەی لە بەرزان ڕێکخراو دابنرێ ڕێکخراوی شنگال دامەرزاوە ئەوانە زۆر هەڵەن بەخۆیان بڕۆنەوە برێک ئاڵەت و شدەیە لەم ڕۆژە ڕۆژی تەفریقە و ڕۆژی ئاژاوەنانەوە نییە لامان کاتیشا زۆر ڕێز و سڵام هەیە بۆ هەموو حیزبەکان و لایەنەکان ئەوانی کە بەشداری شەڕن و بەشداریش نین بە تایبەتی ئەو پێشمەرگانی ئەو لایەنانەی کەوا بەشدارن لە شەڕاکە هەر پێشڕەوەیەکیان هەبێت ڕجایە ئاڵای هیچ حیزبێک هەڵ نەکرێت تەنها ئاڵای کوردستان نەبێت چونکە ئاڵای کوردستان لەسەر هەموو ئاڵاکانەوەیە لەسەر هەموو ڕنگ و حیزبەکانەوەیە چونکە ئێمە ئەو ئاڵایە پاراستوانەوە ئەو ئاڵایە بە خوێنی شەهیدان هاتووەتە کایەوە. بەخێراتتان دەکەم بۆ ناوچەی هۆڵندا لە شاری ئەمستردام. بەڕاستی زۆر دڵخۆشین بەم ئەخیرەی سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە یەک لە دوای یەک لە هەر لە جەلەولا و لە حەوزی مووسڵ و ئەم ئەخیرەی سەرکەوتنە گەورەکەی دەوروبەری شنگار و تا ڕادەیەک شاری شنگاریش بەم نزیکانە بەو هیوایە کە بە یەکجاری ئازاد ببێت. دڵخۆشین پێی دەستخۆشی لە پێشمەرگە قارەمانەکان دەکەین دەستخۆشی لە سەرۆک بارزانی دەکەین کە دەقیقە بە دەقیقە لەگەڵ پێشمەرگە قارەمانەکانە و سەرپەرشتی ئەم سەرکەوتنە گەورانە دەکات و لێرەشەوە بەڕاستی زۆر دڵگرانین لە هەڵوێست و لێدوانی هەندێک لایەن و هەندێک سەرکردە کە ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک زیاتر پێویستیمان بە یەک ڕێزی گەلی کورد هەیە یەک ڕێزی ڕێزەکانی سیاسی گەلی کورد هەیە چونکە ئەمڕۆ هەمومان دەزانین دژمنانمان زۆرە کێشەی کورد گەشتوتە ئاستێکی زۆر بەرز گەشتوتە ئاستێکی جیهانی کە زۆر دەوڵەتی زلهێزی دنیا تعاملی دەوڵەت لەگەڵ ئێمە دەکەن و ئێمەش خۆمانیش بە تایبەتی لە باشووری کوردستان زۆر شتمان کردووە بەڕاستی وەکو دەوڵەتێک ئێمە تعامل دەکەین وەکو ئاڵای کوردستانمان بە ڕسمی ناساندووە سرودی نەتەوەی ئەوە بە ڕسمی ناساندووە سنوورەکان ئەوە هەندەنەمەوە هەمووی دەکەویتە دەستی هێزی پێشمەرگە و هیوادارم ئەم جارە ئەم سنوورانە لە دەست نەدەین چونکە خوێنێکی زۆرمان بۆ ڕێشت ئەم جارەش ئەوجا هیوادارم لە هەموو لایەنی سیاسی ئەمە وەکو هەڵوێستی پارتی هەڵوێستی سەرۆک بارزانی هەموو کات هیوادارین لە لایەنەکانی تری سیاسی لە سەرکردەکان کە لێدوان ئەدەن ئاگداری یەکڕێزی نەتەوەی کورد بن ئاگداری بەرژەوەندی باڵای نەتەوەکەمان بن چونکە پێمان بەڕاستی زۆر پێمان نەخۆشە کە هەڵوێستێکمان جێلێ دەبیت تەسیر لە خوێنی شەهیدان بکات بەڕاستی خوێنی شەهیدان ئێمە وەکو پارتی بەڕاستی خوێنی شەهیدان لای ئێمە زۆر گرنگە لە دەستدانی پێشمەرگەیەک لای ئێمە هەموو دنیا تعویزی ناکات پێشمەرگەش هەکەر پێشمەرگە لە جەلەولا بیت یان لە شنگار بیت یان لە کوبانێ بیت یان ئەو پێشمەرگەیە خەڵکی باکوور بیت باشوور بیت ڕۆژهەلات بیت ڕۆژئاوا بیت یان تابعی لایەنێکی سیاسی بیت یان لایەنێکی تری سیاسی بیت بۆ ئێمە شەهیدی پێشمەرگە سەروەرە شەهید هەر شەهیدە خوێنی کورد هەموو بۆ ئێمە یەکە. پێشەچی سەرخۆشی خۆم ئەگەێنمە کە سوکاری شەهیدە سەربەزەکانی کوردستان و هیوای شیفای بریندارەکان ئەخوازین بە زووتری کان چا ببنەوە و دەستخۆشی و پیرۆزبایی لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆک بارزانی دەکەین
بە بۆنەی سەرکەوتنەکانی هێزی پێشمەرکە سەرتاسەری کوردستان لە جەلەولا تاوەکو شنگال لە عینە کاتە بەڕاستی من دوێنێ هەندێک پەیامم جێلێ ئەبوو قسە لە خەڵکانی دەرەوەی کوردستان و لە ناوەوە کە خەڵکانێکە ئەیانەوێت تێکدەری ناو یەکگرتووی نەتەوەی کورد بن بۆ نمونە هەندێکم جێلێ بۆ من نایەنم بەڵام لە دڵم زۆر گران بۆ حەزەکەمەوە بەڕای خۆم بگەینمە گشتی کە یەکڕێزی نەتەوەی کورد لە هەموو شتێک گرنگترە پشتگیریکردن لە هێزی پێشمەرگە سەرتاسەری کوردستان و ئەوڕۆپا و دنیا پشتگیریەکە ئەبێ ئێمە بە یەک چاو بە یەک دەنگ بە یەک ڕنگ پشتیوانی لە هێزی پێشمەرگە بکەین کە ئەو سەرکەوتنانەی ڕۆژ بە ڕۆژ سعات لە دوای سوعات بەدی دێنێ لە پێشڕەویەکانی سەرتاسەری کوردستان لە جەلەولا تاشا شنگال و هەروەها شنگال ئەگە بگەڕێنەوە بۆ تاریخ شنگال شارێکی کوردستانیە کەوتۆتە ناو مادەی ١40 ئێمە شەڕمان لەگەڵ حکوومەتی مەرکەزی ئەوەیە کە ئەو جێگا و ڕێگایانەی دەرەوەی کوردستان بگەڕێنە ناو کوردستان بە شێوەیەکی دیموکراتیانە ئیداری دەنگدان بەبێ کێشە و حەز ناکەین کەس مزایدە لەسەر هەر خاڵێکی کوردستان بکاتن کە بڵێ ئەمە کوردستانی یان کوردستانی نییە کوردستان و خەڵکەکەی ناو شار و گوندەکە خۆی بڕیارەداتن دێتە کوردستان یان نایەتە سەر کوردستان پیرۆزباهیە gelê Kurd hemî kem serkeftin avê du mahîkê hatiye tomarkirin li devera şingal çavê pêşmerga êkê maçê dikem daxwaziya serkeftinê bi wan dikem înşallah dê ew rojê ê Kurdistan êta azadkirin û dê êta paqişkirin ji van terorîstê Daişa sebaret van Lêtwanê divê du mahîkê têne kirin ji lay hindek kes ve ku têkdana maliya û rêziya Kurdî em daxwaza me ew e ke ez wek kesek ji derveyê welatî wek Kurdek daxwaz dikim ev cor Lêtwane hosa neêne kirin bi rastî rêziya mala Kurd gelek ya giring e çünkî pênavê vê azadiyê gelek xwên ya hatiye dan ke wek zor şehîd hemî her çar parçet Kurdistanê hîvîdarên Lêdwan an her kesekî rexê xwe veşilayekî ve tiştekî bêjitin wisa bête gotin bo êkrêziya mala Kurd bitin. هیوادارم کورد یەکدەنگ بێت بۆ دەرەوە بە وڵاتانی نیودەوڵەتی یەک ڕیز بین هەموو پارتە سیاسیەکان یەک ڕیز بن بە یەک دەنگەوە بێنە دەرەوە و لە هەمان کاتیشا هیوادارم گەشتبینیشم ئومێدواریشم کوردستان ئایندەیەکی گەشت ببینێ بەداخۆ بەعزە پارتە سیاسیەکان لە کوردستان ڕێیان جیاوازە و من بیر و بۆچوون وایە کە بێ یەک ڕیز بین یەک دەنگ بین کوردستانی گەورە کوردستانی هەمومانە خاکی خۆمانە و هیواداریشم هەموو ناوچە دابراوەکەن تاوان بێگومان سەر بە هەرێمن ئەمە کوردن هۆڵندا خەمبار و دڵگیرانن سەر هەندە لێدوانên سیاسەتمەدارên کورد گۆخاوە کورد بینن بەس مخابن ئەو لێدوانن وانە خزمەتا خەلکی کوردستانê nakin Başûrê Kurdistanê bi dirêjahiya dîrokê gelek xwîna bo hatî riştinê gelek şehîd me dayn û divêt rêz bû xelkê Kurdistanê bête girtinê ew biryara xwe bidin. Cenabê Serokî gele cara ya gotî pirêka referendumê xelkê Kurdistanê dê biryara çarenivîsê xwe dit û li van welatê dervejik gele cara me pisyara siyasetmedarê wan ayekirî me gotî eger hat û Kurdistan serxwebûna xwe rabgehîne dê helwestê we çi bit ewana jî ya gotî ku xelkê Kurdistanê çi bixwazit ew dê rêzê girin. لە کاتێکدا ڕۆڵەکانی گەلی کورد بە گشتی بێ گوێدانە ڕنگ و ئایدۆلۆژیەشی جیاواز لە حیزبایەتی ئەمڕۆ بەرامبەر چەتەکانی ڕێکخراوی داعش لە سەنگەرەکانی کوردستاندا وەکو هێزی پێشمەرگە لە خاڵە سنووریەکاندا بەرگری لە خاچی کوردستان دەکەن بە خوێن و گیانی خۆیان جارێکی تر سنووری کوردستان ئەڕازێننەوە. پێم وان نییە لە ئێستادا هەندێک لێدوانی لەملاو لەولا خزمەت بە پرۆسەی یەکڕیزی نەتەوەیی کورد بکات. لە کاتێکدا هەندێک ناوچە کە داگیر کراوە لەلایەن چەتەکانی داعشەوە ئەمڕۆ باجی بە خوێن و گیان و ماڵی خۆیان باجی ڕاکردووی سەربازە ڕاکردوەکانی عێراقەدەن
وەکو سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان و هەڵوێستی نەتەوەییانەی سەرۆک بەرزانی هەمیشە وا بوو و جەختی لەسەر ئەوە کردوتەوە کە یەکڕیزی نەتەوەیی کورد بپارێزرێ لەبەرەوەی کە ئەو دەستکەوتەی کە ئەمڕۆ بەدەست هاتووە لە پارچەیەکی کوردستاندا بە خوێنی شەهیدان و ماڵوێرانی کورد هاتۆتە بەرهەم ناکرێت بە چەندێدوانی چەند کەسانێک خەونی دێرینەی شەهیدەکانمان لە یاد بکەین کە سربەخۆیی کوردستانە وەک دیارە و ئەبینرێت لە میدیاکانی کوردستان و میدیاکانی جیهاندا مەعاملەیەکی وەکو دەوڵەتی لەگەڵا دەکرێت ئەمیش بە هۆی حەکیمی و هەڵوێستە نەتەوەیەکانی سەرۆک بارزانیە